بۆ 25 کورسی ناهێنێت بۆ 30 ناهێنێت لەبەرەوەی ئەدای ئێمە ئاوایە بای ئەوەنە خەڵک دەنگیامەتێ لەم هەڵبژاردنە سەرنەکەوتووترین لایەنێکی نیشتمانی کوردستانە. زۆربزۆتنەوەی گۆڕان لە پرۆپاگەندەکانی خۆیان ئەیوت ئێمە ئەم جارە ئەیگۆڕین واتە چی؟ واتە حکوومەت پێگەین بەرەو دەسەڵات. ئایا ئێستا توانێت دەسەڵات پێک بێنێ؟ نەخێر. زۆربەی ئەوانی کە ئێستا مقدرات و چارنووسی ئەم وڵاتیان بەدەستەوەیە ئەوەی خاوەنی شکستن ئەوە خاوەنی سەرکەوتن نین. ئەو شکستە گەورانەی سەربازی و پێگەی و کە بەسەرێکی داهاتوە ڕابردوودا زۆربەی زۆری هۆکارە سەرنجەکانی هەڵسانەوەی لە ماوەیەکی زۆر کەم وجودی جەنابی مامجلال بووە. بەبێ مەرجی بەشداریکردنی سەرجەم لایەنەکان یەکێتی هەڵەیەکی قاتلی ترەکات پشتێجارێکی لەگەڵ پارتیە حکوومەتی زۆرینەیەکی مردارکەرەوەی پرۆسی سیاسی و خنکێنەری پرۆسی سیاسی دروست بکات. مەدوێنێ و پێرێ مەسەی کردووە. ئەم ئەنجامە بەرایانە دەری دەخات درێژکردنەوەی ماوەی سەرۆکی هەرێم بەبێ هیچ بەرانبەرێکی سیاسی مسۆگەر سیاسەتێکی خۆکوژی بوو سیاسەتێکی یەکێتی کوژی بوو. دوو جار بیر بکەرەوە دووشەممە کاتژمێر 7:30 لە NRTەوە پێشکەشتان دەکرێت.